بله سێشەمێ بشەv ئاگرێکی mezin li Çiyayê Goîje li Slêmaniyê pêket ku di encama wê de bi sedan dar hatin şewitandin. Piştî sê demjimêran hêzên asayîşê welatiyên xwecihî bi tîmên li gel tîmên berevaniyan sivîl agir kontrol kirin. Dê demekê de ku desalatdarên xwecihî li Parêzgeha Slêmaniyê dibêjin ku ev agir bûyereke xwezayî bû, pasdarên Şoreşa İslamî ya Îranê berpirsiya van êrîşan xistin û stûyê xwe. بۆ بێتر زانیاری دەربارەی vî agirî نوها پەیامنێر سنوور کەریم ji Slêmaniyê tevlî me dibe. Sinûr çi agahî nû divê derbarê delcem te hene؟ بەڵێ سیروانم کاتتان باش وا دیارە ئاگرەکەی شەوی ڕابردوو درەنگانێکی شەو لە چیای گۆیژە کە بەسیەکانی سلێمانی ناسراوە کەوتەوە لەبەرەوەی کە چیای گۆیژە پشتێنەیەکی سەوزی گرنگی دابینکردنی ئۆکسجینی بە دابینکردنی ئۆکسجینی سلێمانی دادەنرێت. بۆیە بە نزیکەی کاتژمێر 11:30 ئاگرەکە لە چیای گۆیژە کەوتەوە و باسم کرد بەداخەوە لەبەرەوەی کە شەوی ڕابردوو ڕەشەبایەکی بەهێز شاری سلێمانی گرتبووە ئەمە بووە هۆی ئەوەی کە ئاگرەکە زۆر بە خێرایی تەشەنە بکە بە ڕووبەرێکی بەرفراوان لە سەوزایی و ئاژەڵەکێویەکان و چیاکە بسووتێنێ. بە قسەی سەرچاوە فەرمیەکان بە نزیکەی 200 دۆنم زەوی دوێنێ شەو لە چیای گۆیژە سوتاوە. دوای نزیکەی سێ کاتژمێر توانرا ئاگرەکە بە هاوکاری هێزە ئەمنیەکان و بەرگری شارستانی سنووری سلێمانی تەنانەت بەشێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی و ژینگە دۆستان و خۆشەویستانی ژینگە چوونە چیاکە هاوکاری هێزە ئەمنیەکان بوون بۆی کە بتوانن دوای کەسێ کاتژمێر ئاگرەکە کۆنتترۆل بکەن. سنوور بەرپرسانی ئەمنی هەرێم و سلێمانی لەم بارەوە چ دەڵێن هەڵوێستیان چ بووە؟ بەفراو شەوی ڕابردوو هەر لە دوای کەوتنەوەی ئاگرەکە یەکەی ئیداری سلێمانی ڕایانگەیان کە پێدەچێت ئاگرەکە بە هۆکاری دیاردەیەکی سروشتی بێت واتە بە هۆکارێکی ئاسایی ڕوویدا بێت. بەڵام دوای نزیکەی کاتژمێر و نیوێک لە کەوتنەوەی ئاگرەکە سوپای ئاژانسی تەسنیمی ئێرانی کە نزیک لە سوپای پاسداران یا خوزمان حەڵی سوپای پاسدارانی ئێرانە بڵاوکراوەیەکی بڵاو کردەوە تایبەت بە ئاگرەکە ڕایگەیاند کە ئاگرەکە بەهۆی هێرشەکانی ئێرانەوە لە ئەو چیایە کەوتۆتەوە و ئاماژەی بۆ کردبوو کە ئەوان هێرشیان کردو سەر گروپە جوداخوازەکان و تیرۆرستان لە نزیک ئەو شوێنە لە کاتێکدا ئەوە شوێنێکی بە جۆرێک لە جۆرەکان سیاحیە هیچ بنکە بارەگایەکی تەنانەت حزبی ئاسایی ژیانی ئاسایشی لێنێ ناوچەیە کە تەنیا وەکو ناوچەیەکی گەشتیاری وایە هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش دەچنە ئەو شوێنە. ئەمڕۆ من قسەم لەگەڵ بەڕێوەبەتی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کرد سەبارەت بە ڕووداوەکە کە ئەوان قسەیان چێ لەسەر ئەو بڵاوکراوەی ئاژانسی تەسنیم ئەوان بە منیان ڕاگەیاند کە هیچ بڵاوکراوەیەکیان نییە لەبەرەوەی ئەمە ئیشی ئەوانە ئیشی یەکە ئیداریەکانی سنووری سلێمانیە دەسەڵاتی یەکەی ئیداری سنووری سلێمانیە. بەڵام سەر لە بەیانی زوو قایمقامەتی پارێزگای سلێمانی لیژنەی ئەمنی لە قایمقامەتی پارێزگای سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەست ئاماژەیان بۆ کرد کە پێ ناچێ بەهۆی درۆنەوەتە ئاماژەیەکی ناڕوون لە قسەکانیاندا هەبوو کە پێ ناچێ ئاگرەکە بەهۆی درۆنەوە کەوت بێتەوە واتە تا ئێستا دقیق واتە زانیاریەکی ڕاست و دروست لەبەر داستانیە. بەڵام هەردوای کۆنگرەکەی دیسان قایمقامەتی سنووری سلێمانی تەسنیمی ئێران جارێکی تر بەیاننامەیەکی تری بڵاو کردەوە ئاماژەی بۆ کرد کە هەموو ئەو کەسانەی کە هەستاون بە کۆنتترۆلکردنی ئاگرەکە گروپی جوداخوازن و تیرۆرستن بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێک لە چاودێرانی سیاسی لەبارەی ئەمەوە نووسیان ئاماژەیان بۆ کرد کە ئەمە پەیامێکی سیاسی بۆ دەسەڵاتدارانی سنووری سلێمانی پێدەچێت ئەمە پەیامێک بێ لە پای هەڵوێستەکانی ئەم دوایی شاری سلێمانی. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانیە گەلەک سپاس بۆ vê raportê.